دکتۆر بە هەر سەرەتا لەو کاریگەریانەوە دەست پێ بکەین ئەو کەسانی کە کارێکیان هەیە بۆ نمونە ئەو ژوورەی کە کارەکەی تیاکەن ئەگەر بێت و ژینگەیەکی زۆر باش فراهەم کرابێت بۆ ئەو کەستا بۆ نمونە ئینارەی زۆر جوانی تیادانرابێت ئینجانی ڕەنگا و ڕەنگی تیابێت گوڵی جوانی تیابێت ئەمانە تا چەند کاریگەریانە بێت لەسەر زیادکردنی بەرهەم لە ڕووی ئابوووریەوە. بەڵێ پێشەکی ئێمەمانەیە بڵێن زانین ژینگەی کار چییە؟ ژینگەی کار ئەو شوێنەیە کە هەموو فەرمانبەرێک ئیشی تیاکە. طبعاً ئەو ژینگەیە بە زۆر فاکتەر وای لێت کە تۆ ئەو ژینگە خۆشەویستکەی لای فەرمانبەر. خاڵی یەکەم ئەوەیە کە تۆ ژینگەیەکی باشی بۆ تەرخام بکەی بۆ ئەوی ئیشکردن چکە کلیلی سەرکەوتنی هەموو دام و دەستگایەک هەموو ڕێکخراوێک بەندە بەو کارمەندەوە. وە بۆی ئەو کارمەندەش بە باشترین شێوە ئیش و کارەکانی بکە ئەبێ ژینگەیەکی باشی بۆ تەرخانکەی تەنانەت لەوەی کە جەوی ئەو ژوورە یاخود ئەو مێزەی کە بۆی دانەی هەموو ئەو کەرەستانی کە بۆی دابینەکەی کاتێک کە تۆ هەموو شتێنت بۆ کارمەند دابین کرد کارمەند بە ڕۆحێکی باشترەوە ئەتوانی ئیش و کارەکانی خۆی بکە بە باشترین شێوە. خاڵێکی یەکە واقعی ئەو ژینگەی کار بۆ کارمەند باشەکە ئەویش دادبەروەریە عەدالەیە لە بینی کارمەندەکانە دروستبوونی متمانە لە بینی کارمەند و ئیدارەیە مامەڵەکردن لەگەڵ ئەو کارمەندانەیە بە شێوەیەکی باش دروستبوونی علاقەیەکی ودی لە بینی کارمەند و ئیدارەیە ئەمەش خاڵێکە کە تۆ ژینگەی کارەکەی لا خۆشەویست ئەەکەیت یەک تیم ئێستا یعنی دائیمەن ئێمە ئاڵێن تیمێک لەگەڵ کارمەندەکانە وا بکەی ئەو کارمەندە کە ئەو شوێنە شوێنی خۆیەتی وای لێ بکەی کە بەیانیان هەڵەسێ بۆ ئیشەکەی بە وەزەیەکی باش و بە تااقەتێکی باشەوە ئەمانە هەمووی کاریگەریانەیە لەسەرەوەی کە تۆ ژینگەی کار خۆشکی بۆ کارمەندە چکە کاتێک کە ژینگەی کار باش ئەبێت ئەبێتە هۆی غازیبوونی ئەو مۆزەفانە حوافزێکی باشیان بۆ دابینەکەی بۆەوەی بە باشترین شێوەی ئیش و کارەکانیان بکەن و بەرهەمی ئەو شوێنە و زیاد بکرد. دکتۆر ئەگەر ئێمە تۆپا جیاواسی بکەین لە ژینگەی کارە ئێمە ژینگەی کارمان هەیە وەکو کەرتی گشتی کە پێڵای حکومەت وەکو مۆزەفێک کە تۆ کارەکەی کەرتی تایبەتیشمانەیە وەکو کۆمپانیاکان و ئەو لایەنانەی ترکە تایبەتمەندیەک خۆیان هەیە لە پێوەرەکانیانە اینجا ئەم دوو کەرتە سیستەم بەکارهێنرا لە ئێستا ساڵ بە ساڵ پێشکەوتن هەیە لە سیستەمەکانە گۆڕانکاری هەیە CV هەیە کە تۆ بتوانانی ژینگەیەکی کار بۆ خۆت هەڵبژێری تا چەند ئێمە توانیمانە لە ناو هەرێمەکەی خۆمانە هەم لە ڕووی حکومیەوە دواشتر لە کەرتی تایبەتە ژینگەیەکی وا دروست بکەین کە کارمەندەکەمان بتوانێت هەم کارەکەی بەباشی بکات هەم بشتوانێت ئەو ژینگەی کە کاری لێکە ئاسوودێتی. بەڵێ طبعاً ئێمە کاتێک بڕیارین لەسەر ئەساسی چەند توێژینەوەی کە ئەکرێت ئێمە وەکو پسپۆری لەم بوارەیە هەنێک جار توێژینەوەکانمان لەسەر کەرتی تایبەتە بەڕاستی چکە لە ئیستاە کەرتی گشتی هەمومان نزانین بەبوونی ئەم دۆخەوە و ئیشاءالله تێئەپەڕێت ینی کارمەند دوای لێ هاتوو چکات تۆ موچەکەی بۆ دابین نەکەیت ئەو پاریکردنی دێ زۆر حەزی لە ئیشەکانی نەماوە بەڵام لە کەرتی تایبەتە ئەوە نابینین کەرتی تایبەت ئەو مۆزەفە ئیش نەکات یاخود نەتوانێت ئەو ئیشی بە باشترین شێوە مەجبورە بیگۆڕێ بەڵام ئەتوانین بڵین زیاتر سیستەماتیکە ئەتوانین بڵێن ژینگەی کاری بەباشی بۆ ڕێکخراوە واجبات و مەسئولیاتی خۆی ئەزانێ ئەو کارمەندە ئەو ژینگەی کە بۆی دابین کراوە بە شێوەیەک زیاتر با بڵین لە کەرتی حکومی لە ئیستایە ئەینا پێشووتر وانە بوو پێشووتر هەمومان نەزانین هەموو کەسێک خواخوای بوو لە کەرتی حکومیە دامەزرێ بەڵام ئێستا زۆربەی ئەوە پێچەوانە بۆتەوە بەڵام ئەگەر ئەم دۆخی شەڵا بەرەو باشتر بڕوە بە دڵنیایی چکە هەموو ئەو فاکتەرانی کە لە دەرەوەی ژینگ کە لە دەروی منەظەمەکە و ڕێکخراوەکە هەیە کاریگەریە لەسەر ژینگەی کار و لەسەر خودی ئەو کارمەندەی کە ئیشەکات لێ زۆر باشە کاتە دکتۆر بەڕای بەڕایزت بۆ نمونە ئەو کارمەندە خۆیەتی کاوا بکات ئەو ژینگەی کاری کە کاری تیاکات کەشەکە بۆ خۆی بڕەخسێنە یاخود نەخێر بۆ نمونە ئەوە پەیوەندی بە بەشی کارگێڕی و ئیداریەوە هەیە کە ئەوان بتوانن بۆ نمونە ئەو ژوورەی کە و کارمەندە کاری تیاکات ئەو کەشە لەبارە ئەو زەمینە لەباری بۆ بڕەخسێنن بۆ ئەوەی کە کارەکەی لا منبەست و کارەکەی لا خۆشەویست بێت بە دڵنیاییەوە ئیدارە کلیلی سەرکەوتنی هەموو دام و دەستگایەک ئەوەیە کە تۆ هەماهەنگی هەبێت لە بینی کە ئیدارە و مۆزەفە یعنی ئێستا لە وڵاتانی پێشکەوتووە ئیدارێک کە پێوترە مەنیجمنت بای وەرکینگ ئەراوند ئەوەیە کە بەڕێوەبەر خۆی سەردانی کارمەندەکان بکە وێ بزانێت کارمەندەکان کێشە مشاکلەکانیان چییە
چیان پێویستە بەڕێوەبەر وا بکات کە گوێ لە کارمەند بگرێ بۆ ئەوەی بزانێت کاچکە ئاگامان لەوە بێ کارمەندە کە مامەڵە لەگەڵ خەڵکیاکە نەک بەڕێوەبەرەکە واتە تۆ ئەبێ ئەو ژینگەی وا بۆ بخوقێنی کە ئاگاد لە کارمەندەکەیە گوێ لە کارمەندەکە بگریت بەشداری پێ بکەی لەو بڕیارانی کە ئەدرێت لە ناو کار چکە کاتێک کە کارمەند هەستی بۆ کرد حسابی بۆ کرد لە ناو ئەو منەظەمەیە لە ناو خاوەیە بەدڵنیایە ئەویش دڵسۆزانە ئیش و کارەکانی خۆیەکە چونکە هەستەکە ئەویش تاکێکە لەو ڕێکخراوە حسابی بۆ ئەکرێت گوێی لێگرێت و ئەمەش زۆرینی دام و دەستگاکان لە ئیستایە بە تایبەتی کردی تایبەت ئەمە پێغەوەکەن یعنی بۆ زۆر جار ئێمە ئەڵێن ئەو کار ئەندەچکە سمعی هەموو دام و دەستگایەکیش بۆ بابندە کە تۆ تا چقادێک بەرهەمت هەیە و تا چقادەیەک لە ناو ئەو ژینگەیە کارێکن دکتۆر زۆر کار بەپی ئاستەکان ئەمە جیاوازیە بینێ لە ناو ژینگەی کارە بۆ نمونە ئێستا بینی بە تایبەتی لە کردی تایبەتە تۆ ئەبێ سیڤێک پێشکەشکەی بۆی کە تۆ خۆت بناسێنی وەکو ناسنامەی خۆت وە بڕوانامەکە چییە لە چ بوارێکا تۆ کارەکەی بەپێی بڕوانامەکان سێرەکەی گەرەی زۆربینەی کردی تایبەتەکان لای خۆی ئێمە ببینی ئەبینی شوێنی ژینگەی کارەکە جیاوازی بەخۆیەوە بینێ ئایا تا چەند گرنگە بەپێی ئاستەکان ئەو کەسی کە خاوەنکارەکەی مامەڵە لەگەڵ خەڵکەکەی بەرامبەر خۆی بکات چونکە تۆ ئێمە بەردەوام بی لەوەکەینەوە کە شوێنێکی لەبار بۆ ئێمە دروست کرێ بۆی کە بتوانانی کارەکەمان بەباشی بکەین ئەمە لای ئێمە پەیڕۆکرێ یاخود بەداخەوە زۆر جاریامە من خۆم 4-5 ساڵ لە زانکۆی سلێمانی بەڕێوەبەری سەنتەری هەلی کار بووم و سنتەری کە لەلایەن بەڕێز کاقوباتەوە دانرا بۆ هەموو زانکۆکان زۆر جار سیڤیمانە ناک بۆ ئەو شوێنانە بەڵام زیاتر علاقاتی شخصی و واستە دەوری هەبووە بەڵام لە ئیستایە ئەتوانین بڵێن منەظەمەکان یاخود ڕێکخراوەکان بیگان لەو بدەتەوە کە ئەو کەسانی وەریانە گرت بە پێی تەخەسوسی خۆیان بێ ئەو سیڤی کە تۆ خۆتی پێناسێنی لەو منەظەمەیە کە ئەمە زۆر زۆر گرنگە و بە تایبەتی لە وڵاتانی دەرەوە کاتێک کە سیڤی پێشکەش ئەەکەیت بەو شوێنەی کە تۆ ئەدەوێت یعنی کاتێک کە مقابلەی ئەو کەسە ئەکەن چەندها پرسیاری بۆ دانیکێک دانرێت بەس تەنها پرسیاری استفزازی لەو کارمەنداکە و بزانێت تا چقادێک ئەم کاندیدا سوود دەگەێنێ بەم منەظەمەیە واتە تەخەسوس زۆر زۆر گرنگە کە تۆ ئەو کەسەی ئەخەیتە ئەو شوێنە تەخەسوسی خۆی بێت چونکە بە دڵنیاییەوە سبەینێ هەچ حاڵەتێ بێ هەچ خەلەلێک بێت تەسیری هەیە لەسەر ئەدای پێرفۆرمانسی ئەو ڕێکخراوە زۆر باشە دکتۆر ڕەنگە هەرێک لە ئێمە لە شوێنەکە کە کار بکەین بۆ ماوەی چەند کاتژمێرێک ئەگەر بێت و شوێنەکە بۆ نمونە زۆر خۆش نەبێ ئەو ژوورەی کە تۆ کارەکەی تیاکەی هێشتا کاتژمێرەکانی داوامکردن تاو نەکردووە بۆ نمونە بێتاقەتی خواخواتە زوو ئەو کاتە بێت کە ئیتر کاتی ڕۆیشتنەوەت بێت بۆ ماڵەوە ئەگەر بێت و پێچەوانەی ئەمە بێت بۆ نمونە ئەو ژوورەی کە تۆ کارەکەی تیاکەی ژوورێک بێت بۆ نمونە ئێستا کە وەرزی گەرمە وەرزی هاوینە بۆ نمونە فێنکایەکی باشی هەبێت لەگەڵ ئەوەشا ئەگەر تۆ دڵت بەم ئینجانەیە خۆش بێت ئینجانەیەکی ئاوات لە ئۆفیسەکەی خۆتا دانابێت ئەمانە بە شێوازێکی گشتی ئەمێ پرسیار لەسەر ئەو بکەم تا چەند کاریگەریان ئەبێت لەسەر بەرهەمەکان تا چەند وات لێ کات کارەکەی خۆتت لا خۆشەویستتر بێت بەدڵنیاییەوە طبعاً تۆ کاتێکە لە ئۆفیسێکە ئیشەکەیت ئەگەر زانی ئێمە زۆر جار یعنی ئەمە بینین لە کەرتی حکومیە یعنی ئێشتا سەعاتێک سێ چارێکی ماوە کارمەندەکە حەزەکە بەواتەوە ئەمە بۆ ئەمە لەبەرەوەی ئەو ئۆفیسێکی ئیشی تیاکە یعنی هیچ تەهویەک و هیچ تەبریدێک و هیچ هینێکی تیانێ زۆر جار بە تایبەتی لە کاتی هاوینە هەست بە گەرماییەکە تااقەتی ئیشەکەی نامێنێ هەست بۆ ناکە کە ئۆفیسەکەی هەموو ئەو کەرەستانی کە ئەبوایە هەبووە لەو ئۆفیسە بۆی دابین کرابێ ئەمەش ئەگرێتەوە بۆ ئەوەی کە منەظەمە یاخود ئەو ڕێکخراوە لێرەیە نەیتوانی هەموو شتانە دابینکە بۆ مۆزەف واتە لێرەیە خەلەلەکە گەڕێتەوە بۆ کاگێڕی ئەو شوێنە و زۆر جاری ژێمە بە ئەو بڵین دکتۆر زۆر کات کارمەندی دڵسۆسەیە خۆی کەشەکە بۆ خۆی بەدڵنیاییەوە ئێمە کارمەندمانەیە لە زانکۆی سلێمانی یعنی خۆیان هەموو ڕۆژێک ئەو ئینجانانی خۆیان هێناوێنە لە حسابی خۆیان کە ئەمەش وایان کردو بۆی ئەو ئۆفیسی خۆیان کە یەکێک سەردانیشانەکە هەست بە مفتاحی بکات چکە ئەمە سەرنجڕاکێشە بۆ ئەوەی بۆ کەسانی کە سەردانی ئەو شوێنانە ئەکەن کە ئەبینن مەجموعە گوڵی تایە کە ئەبینن تەبریدی تایە کە ئەبینن ئەو کەسانی کە دابین کراوە بۆ ئەو شوێنە زۆر زۆر متەتەوەرە واش لە مۆزەفەکە کە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان سەعاتێ 2 سەعات زیایە ئیش بکە ئاسایی بێ بەلایەوە ئەمە لە عەلمی ئیدارەشە
ئێمە شتێکمانێ پێوترێ Organizational Citizenship Behavior واتە سلوکی مواطنەی تەنزیمی کارمەند چۆن وا لێ بکەیت ئەگەر 2 ساعتیش لەو ڕۆژە زیای ئیشی بۆ کردی بمێنێتەوە ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆەوەی کە هەموو ئەو پرۆسانی کە لەناو منەظەمەیە دابین کراوە یاخود ئەو تەهویە و ئەو شوێنە و ئەو مەکانەی کە لەناو منەظەمەیە دابین کراوە بە شێوەیەکی باش بۆەوەی فەرمانبەر هەست بە خۆشی بکە هەست بکە کلیری سەرکردنی هەموو منەظەمەیەک ئەوەیە کە تۆ ئیمپلۆی سەتسفاکشن دروست بکەیت ئەگەر ئەوە نەبێ ئەو کارمەندە بەخۆشیەوە یاخود ئیشەکانی بە باشترین شێوە بەغێناکەەوە ئەمەش تەسیگە بێتە سەر دروستکردنی پەیوەندی گونجاو لە بینی کارمەند و خاوەنکارە و لە هەمان کاتیشا خۆگونجاندن لە شوێنی کارکردن و ژینگەی کارکردندا ئەمە تا چەند کاریگەریە یان یەکەمیان بۆ نمونە تا چەند گرنگە تۆ لەگەڵ ئەگەر بەڕێزت خاوەنکار بی من لەگەڵ توای وا خۆم بکوجێنم ئەگەر 8 کاتژمێرە بۆ مندانابێ لە ڕۆژەکەیش بکەم ئەگەر ڕۆژێک چوشمە 12 کاتژمێر بەلای من کێشە نەبێت بەس ئەگەر ڕۆژێ من پێویستم بۆەوە بوو 4 کاتژمێر پێشتر بڕۆمەوە تۆ یارمەتیت بدەیت ئەم پەیوەندیە تا چەند گرنگە و لە هەمان کاتیشا خۆگونجاندن جاری وایە تۆ ئەمەنە خۆگونجاندۆ لەگەڵ کەسانی چواردۆتا نەک 8 کاتژمێر زۆر لەوە زیاتر ڕۆژتۆ بەڵام هەست نەکردۆ کەماندی ئەمە بە دڵنیایە ئەمە فاکتەرێکی زۆر گرنگە بۆ هەموو ژینگەیەکی کار کە ئەبێ دابین بکرێت کۆلابریشن یاخود تعاون لە بینی کارمەند و ئیدارەیە خاڵێکی زۆر گرنگە ئەمە ئەیکێکە بێ ئیدارە هەستێ پێی کە ئەڵێن ئیدارە واتە ئەو بەڕێوبەرە یاخۆی ماڵین ئەو سەرکردەیە چکە لە ئیستایە ئەگەر ڕۆڵی سەرکردایەتی هەبێ گرنگترە لە ئیدارەیە دائیمەڵین قیادە یاخود سەرکردایەتی لە ئیدارە گرنگترە مامەڵە لەگەڵ مۆزەفای وەکو قائیدێک بیت تەشجیعیکەی تەحفیزیکەی هاندانی بۆ دروست بکەیت وای لێ بکەی گوێی لێ بگری کۆبوونەوە کاتێک کە ئەکرێ لەگەڵ کارمەندەکانە گوێ لە کارمەندەکان بگری بۆ ئەوە نەهاتو تۆ بەستەنها قسەکەیت و کارمەندانیشی گوێ لێ بگرێ ئێمە دائیمەن ئەڵێن ئیشکردن وەکو تیمێک کە قسە ئەەکەی وەکو سەرکردەیە قسە بکە نەک وەکو بەڕێوەبەرێک وشەی من بەکارمێنە وشەی ئێمە بەکاربێنە زۆر جار ئێمە لە دامودەستگاکانی بینین کە کاتێک توێژینەوەکەین لە مۆزەفەکانە پرسیڵین ئایا ئەو کەسی کە مامەڵەتان لەگەڵاکە وەکو سەرکردەیەک مامەڵاکە یاخود بەڕێوەبەرێک چکە بەڕێوەبەر لێ نییە ئەگەر ئەم کەسە زۆر تەتەوەک نەبە واتە ئەگەر گەشە نەیە بەخۆی زۆر گوێی لێ نیە بەڵام سەرکردنە چەختە هاتە سەر ئەوەی کە علاقەیەکی باش لەگەڵ کارمەندەکەیە دروستکە کە وای لە کارمەندەکە بکات هەست بە خۆشی بکە شتێکی کەش کە تەرخانەکە کە ئێستا زۆر زۆر گرنگە پێوترێ وەرک لایف باڵانس تەوازونێک ڕابگرێ لە بینی ژیانی وەزیفی و ژیانی شخصی زۆر جاری ئێمە کارمەندمانەیە مەسەلەن داوای ئیجازاکە مناڵەکەم نەخۆشە یاخود حاڵەتێکمان هەیە ئاسایی بێت تۆ لەگەڵ یابە خوا نەخواستە ئەگەر تووشی حاڵەتێ بوو سەردانی بکە ئەمانە چیوا لێکە وا لێکە کە تۆ زیاتر کە هاتیتەوە بۆ ئیشەکەت یاخود خوا نەخواستە لە حاڵەتێکە تەعزیەکی هەیە خۆت ستافەکەت هاوڕێکانت سەردانی ئەو مۆزەفە بکە بۆچی بۆی علاقاتی ئیجتیماعیش بپارێزی چکە تەنها تۆ بەس ئیشکردن نییە ئەو مۆزەفە ئێمە نابێ وەکو سێری مۆزەف بکەین بۆەوەی وەکو ئالەتێکە و ئیشەکەی بکە نەخێر سەردانیان بکە ئاگار لە ئیشکارەکانیان بێ زۆر جار لە وەرزی هاوینە سەفرەیەک ڕێک بخە لەگەڵ کارمەندەکانە تۆزێک دووری بخەرەوە لەو ژینگەی کار بی بە شوێنێکی کە تۆ ئیدارە یعنی کە تۆ لێ بکەی هەست بۆ بکە ئەو کارمەندە کە دڵخۆشیی تێ و هەستیش دەوە بکە کە وەکو ئینسان مامەڵی لەگەڵ زۆر باشە دکتۆر ڕەنگە زۆر کات کارمەند سار بێتەوە لە ئیشەکەی خۆی بۆ نمونە خۆی ئیشەکەی زۆر لامە بەزرێ بەڵام لە کاتێک کابینێ هەفتەیەک 2 هەفتە لە سەرێک چەندین کاژمێری زیایە کاری کردو بۆ ئەو شوێنی کە کاری تیاکات بەڵام بەبێ ئەوەی بەڕێوەبەرەکەی بەبێ ئەوەی بەرپرسەکەی بۆ نمونە لەو چەند ڕۆژە ڕۆژێک بێت پێی بڵێ دەست خۆش ماندوو نەبی کە ئەم چەند کاژمێرە ماویتەوە یاخود پاداش شتێک بات بۆ کارمەندە ئەمە وای لێ کات کە بەرەبەرە ئەو کارمەندە ئەو دڵتۆزەیکەی بۆ کارەکەی بەرەبەرە نەیمێنێت چەندە گرنگە ئەم بابەتانە هەبێت لە نێو کارە بۆ ئەوەی کە تۆ بتوانی بە تایبەت خاوەن کارەکان بتوان بەرهەمێکی زیاتر پیا بکەن لەو نێوەندایان بەڵێ ئێمە لە ئیدارەیە شتێکمانەیە کە زۆر زۆر گرنگە ئەیش پێوترێ هاندان مۆتیڤیشن چەند جۆرێکی یەکێک لەو جۆرانە کە تۆ سپاس و پێزانین بۆ مۆزەفە دابین کێ شکر و تەقدیری بیتێ مکافئەیەکی مالی بیتێ دەستخۆشی لێ بکەی هەست بۆ بکە کە تۆ بە ئیشەکانی ئەزانیت
کاتێک یەکێک دڵسۆزیە نێنێ یاخود کارمەندێک کە دڵسۆز ئەبێ بۆ ئەو ڕێکخراوێکی ئیشی تیاکە ئەو منەظەمەیە تۆ مقابلی ئەوە دەستخۆشیەکیشی لێ بکەی پێی بزانی علاوە و تەرفیع و هەموو ئەم خاڵانە و تەرکێ ئەو کەسە پشتگوێ نەخرێ وای لێ بکەی کە ئەو ئێمە بە ئیشەکانت دەزانین ئەمەش فاکتەرێکی ڕاستی زۆر کات ئەگەر پاداشتەکە لە ڕووی مادی شۆنەوێ بەس بە تەنها قسەیەک بێت بۆ ئەو کارمەندە زۆرە زۆر ڕاستە سوپاس و بێزانینێکە سوپاس و بێزانینێکێمە زۆر جار یعنی بە حەزەکە من لە زانکۆی سلێمانیە یعنی ئەمە شایەتێکە کە ئێمە ئەیین زۆر جار کاتێک کە مۆزەفێک سەرۆک بەشێک عەمیدێک ئیشەکانی بە باشترین شێوەیەکە سەرۆکایەتی زانکۆ سوپاس و بێزانینێکی بۆ دەرێکە ئەو سوپاس و بێزانینە معنەویە خۆشە چێتە سیڤیتەوە سبینێکە ئیشێکی کە دەستکەوێ ئەڵێم کەسە لە ئیشەکەی خۆیان ئەو نە سوپاس و بێزانینی هەیە واتە دەستخۆشیەکە ئەمە زۆر زۆر گرنگە ئەمە لە وڵاتانی دەرەوە و حتا لە زۆرینەی دام و دەستگاکانی ئێرەش پێغەو ئەکرێ کاتێک کە بەڵام ئەمە لە چه حاڵەتێکە پێغەو کاتێک کە ڕۆڵی سەرکردە ببینیت لە ناو دام و دەستگاکانە و بە ڕۆحیەتێکی قائیدەوە مامەڵە لەگەڵ کارمەندا بکەیت. زۆر باشە دکتۆر بابەتێکی کە زۆر گرنگە زۆر جار باسیۆمان کردووە بەستنەوەی زانکۆ بە بازارەوە بە بازاری کارکردنەوە ئەی تۆ لەوەی چ لەوەی کەسێکی ئەکادمی بنێریتە شوێنی کار بکات ئەتوانێت هەم خۆی بگونجێنێت دەتوانێت هەم ژینگەیەکی لەبار بۆ خۆی دروستکات ئەمتوانێت هەم سوودیش لە ڕووی ئابووری و لە ڕووی ئەوەی کە پێداویستیشەوە بگەێنێت تا چەند هەوڵمان ناوە ئێمە لە لای خۆمانەوە لە زانکۆکانمانەوە کارمەند پەروەردە بکەین کە لە بازاری کارا کار بکات پەیوەندی بازار بە زانکۆکانەوە بەستین بۆ ئەوەی کە بتوانین ئابوووریەکەمان بە سیستەمێکی جیاواز برینی پێشەوە. بەڵێ تەوان بە خۆشحاڵیەوە لە 2015 جەنابی کاقوبات شتێکی دامەزران بۆ هەموو زانکۆکان کە پێوت کارێ دیڤلۆپمنت سنتەر سنتەری هەلیکا کە ئیسە بەڕێز مامۆستا ئەمیر بەڕێوەبەری ئەو شوێنەیە ئەمە وای کرد کە تەنها زانکۆ ئیشیەوە نەبێ پارچەیەک وەرەقە بابە تەلەبەکە و تەخەروجی پێ بکە بەڵکو ئەو تەلەبەی کە تەواوی ئەکا بچێن وەکو وڵاتانی دەر وەکو زانکۆ بەشکەوتەکان ناوی خۆی بنووسێ سیڤیەک دروست بکە داخلی دەورەیەک بێت یاخود ئەو کەسە ئامادە بکرێت بۆ بازاری کار جا هەر تەخەسوسێکیە بێ وە لە ڕێگەیەوە زانکۆکان لە ئیستایە توانیویانە ئەمە وەکو زانکۆی سلێمانی توانیمانە لەگەڵ زۆرینەی شەریکە گەورەکان کە لە ئیستایە لە هەرێمی کوردستان کارەکەن پێیان وتراوە هەچ کەسێکتان ویست لە هەچ بوارێکە ئێمە ئەتوانین ئەو کەسانەتان بە باشترین شێوە بۆ دابینکەین هەروەها ئەم سنتەرانە ئیشیانەوەیە کە زمانی کۆمپیوتەر و زمانی با بڵێن ئینگلیزی یاخود هەموو ئەم بوارانە دابینکەن بۆ ئەو تەلەبانی کە تازە تەخەروجەکەن بۆیە بە شێوەیەکی باش پەروەردەیان بکەن و بینێرنەوە بازاری کار ئەمە ژوای کردووە کە بە دڵنیایەوە کاریگەریە بێت لەسەر ئەوەی کە تۆ ڕانکی زانکۆکەشتی پێبەرزکەیتەوە و خۆشەویستی لەلایەن ئەو خوێندکارانەی کە دەرچی ئەو زانکۆ بن زیاد بکەیت. زۆر باشە دەستە خۆش بێ سپاس بۆ تاوی زانیاریەکانە ئەگەر لە کۆتاییە هەر لەسەر بابەتەکەمان شتێکمان لەبیر کرد بێ گفتوگۆی لەسەرکەین بە گرنگی بزانێت توانی وەکو داکۆمنتی خۆت بێڵێ دکتۆر. زۆر سپاس وڵا من دائما بەوە یعنی ئەڵم کارمەند پێویستە ئیشەکەی خۆی خۆش بوێ ئەوە بە دڵسۆزانە ئیشی خۆی بکە چونکە هەموو کارمەندێک کاتێک کە دڵسۆز نابێت بۆ ئیشەکەی کاریگەریە لەسەر ئەدای ئەو شوێنە و کاریگەریە لەسەر ئیشەکانی ناو بنەظەمەکە و پێویستیشە ئیدارە یاخود هەچ کەسێک کە ئەبێ بەڕێوەبەری شوێنێک ئەوەی لەبیر نەچێ کە کاتێکەڵێن ئەو شوێنە سەرکەوتوی بەدەزێناوە وا نەزانێت کە تەنها خۆی سەرکەوتوو بووە بەڵکو سەرکەوتنی خۆی بە ستافەکەی و بەسێتەوە بۆ شێوازە دووبارە دەستە خۆش بە